بەڵێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان کە باسکردنە لەسەر کتێبێک کە کتێبەکە بە ناوی سێ ڕەچەشکێنی کورد لە مێژووی یاسایی و دادوەریدا. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی میلەتی کورد ئێمە چەندین کەسایەتی بەناوبانگ و بەتوانە و چەندین کەسایەتی یاساییمان هەبوو. ئەم کەسایەتیانە لە ئان و ساتی خۆیانە توانیویانە کۆمەڵێک کاری باش بۆ میلەتی کورد بکەن کامەوەکو مێژوویەک بۆ ئێمە بمێنێتەوە وەکو شانازیەکی پێوە بکەین کە هەر کاتێکیان و لە سەردەمێکە توانیویانە لە ڕووی یاساییەوە کتێبە کە توانیویانە کۆمەڵێ یاسای باش داڕێژنەوە کە توانیویانە کۆمەڵە یاسای باش وەرجێڕنە سەر زمانی کوردی و هەر یەکەشیان باسی ئەم سێ ڕەچەشکێنە کە ئێستا من ناوەکانی ئەڵێم هەر یەکەیان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە مێژووی میلەتی کووردا لە ڕووی یاسایی و دادوەریەوە. بۆیە ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەم کتێب ئاگەین کە بزانین ئەم سێ کەسە چی کارێکیان کردووە کە و لە ئان و ساتی خۆیانە لە ڕووی یاسایی و ئەو یاسانە چی بۆ دایان ڕشتۆتەوە و لە ئێستا ئێمە تا چەند سوود لەو یاسایانە وەرەگرین کە ئەوان لە کاتی خۆیان دایانناو بۆ میلەتی کورد و چۆن ئێمە وەکو میلەتی کورد هەمیشە ئەڵێن کاچینە دادگاکانمانەوە هەتا ئێستاش لەوانەیە کۆمەڵێک یاسا هەبێ بڕیار هەبێ بەڵێن بە ژماری ئەوەنەی ساڵی ئەوەنە بە زمانی عەرەبی بێت بەڵام ئایا ئەمان هاتوون چ کارێکیان کردووە لەسەرەوەی کە ئەم یاسایانە جارێکی تر بکەن بە کوردی. لەوانەیە هەر یەکەیان بەپێی ئەوەی لەم کتێبەیە ئاماژەی پێدراوە کاری کردبێ لە ئان و ساتی خۆیان و لە سەردەمی بۆ نمونە ئەو سەردەمەی کە هەر کەسێک وڵاتی بەڕێوە بردبێ ئەمان کۆمەڵی یاسای تایبەتیان هەبووە هەتا گەشتۆتە سەر ئەوەی کە بتوانن یاساکان بە شێوەیەکی باشتر دابڕێژنەوە و کاری لەسەر بکەن. ئەو کەسانش ئەحمەد فائیز بووە کاویش یەکێکە لە کەسایەتیەکان لەم سێ ڕەچەشکێنە مەلا کاکە حەمەتاڵیش و ئەوەی کەشیان مامۆستا برای محەممەد بووە بۆیە گفتوگۆکەین لەسەرم کتێبە بە میوانداری زۆر بەڕێست حەبیب محەممەد جاف پارێزەری ڕاوێژکار کە بە ڕێزیان ئێستا لای مە میوانە زۆر زۆر بەخێر بێ کاکە سەرچاوم بەخێر بێ دەستخۆشی لێکەین بۆ ئەم کتێبە دەستخۆش ئەمە زۆر زۆر گرنگە بۆ هەم بۆ کتێبخانەی کوردی هەم بۆ مێژووی میلەتی کورد کە بزانین ئەم سێ کەسایەتیە لە ئان و ساتی خۆیان و لە ڕووی یاساییەوە چ ڕۆڵێکی بەرچیانە بوو. لەوانەیە ئێمە تۆزێ بە زۆر بەڕێز یعنی کۆمەڵە لەو کەسایەتیانەی کە لە ڕابردووە هەبوون ئاشنایەتیمان کەمتر بوو بێ وەکو ئەحمەد فائیزە وەکو کە مەلا کاکە حەمەتاڵیشە بەڵام مامۆستا برای محەممەد دەزانین کە لە زۆربەی کتێبەکانیان لە ڕووی ئەوەی کە پارێزەرێکی باش بوو لەناو عێراقا بەگشتی باسەکەم لە ڕووی یاسایەکانەوە کۆمەڵی یاسایی باشی داڕشتۆتەوە بەڵام ئەو دوو کەسایەتی کە جەنابەت وەکو پارێزەرێک بۆچی ئەم کتێبەت هێنا و ئەم سێ کەسایەتێت کرد بە سێ ڕەچەشکێن بۆی کە بتوانین ئەو یاسایانەی بنی خزمەت بە میلەتی کوردەکە تۆ لەم کتێبەیە داڕژیتەوە. زۆر سپاس. لە مێژووی ئەمەدا زۆر بواری مێژووی هەیە بەڕاستی نەنووسراوەتەوە ینی قسەی لەسەر نەکراوێک لەو بوارانە بواری قەسایە بواری دادوەریە ینی گرنگە ئێمە وەکو کورد مێژووی دادوەری خۆمان ئەو دەسەڵاتی دادوەری ڕۆڵی کورتایە لە مێژووە چی بۆ نەنووسراوەتەوە. کوردەکان لە مێژووە ڕۆڵی کاریگەریان هەبووە هەر لە سەردەمی عەباسیەکان و ئەیوبیەکانە یەکێک لەوانە کەمالەدینی شارەزووریە کە قازی قوزاتێکی گەورە بووە لە سەردەمی عوسمانیەکانە لە سەردەمی عەباسیەکان و دەوڵەتی ئەیوبیە هەروەها ئیبن خەلەکانە بۆ نمونە ئیبن خەلەکان وەکو سەرۆکی ئەنجومەنی دادوەری بووە. دائیمەن ئەو قازیە کوردانە جیە پەنجەی ڕوحیەت و جەوهەری کوردیشیان بەسەر قەزاوە هەبووە. بۆ نمونە ئیبن خەلەکان ینی ئیبن خەلەکان قازی گەورە بووە کاتی خۆی لە دەوڵەتی ئیسلامیە بەپێی عەقیدەی خەلیفەکە بەپێی عەقیدەی دەسەڵاتدارەکە یاساکان دانراوە. ئەگەر حاکمی گەورەی وڵات ئەگەر دەسەڵاتداری گەورەی وڵات بۆ نمونە لەسەر مەزهەبی حەنەفی بووایە وەکو سەردەمی عوسمانیەکان ئەوایە هەموو قازی و دادوەرەکان بویان بە حەنەفی یا بویان بە شافعی بەڵام لە سەردەمی ئیبن خەلەکانە کە قازی قوزات بووە بە پێی مەزهەبەکەی خۆی قازی بۆ داناوە ینی قازی داناوە بۆ مەسیحیەکان قازی داناوە بۆ جوولەکان قازی داناوە بۆ حەنەفی و شافعیەوانە. ئەمە پەیوەندی بە ڕوحیەتی کوردەوە هەیە کە بەردەوام ڕوحیەتێکی لێبوردەی هەبوو. سەلاحەدینی جواب بووە لە مێژووی ئێمە سەلاحەدین ئەڵێ کە دوژمنەکانیان گەیشتۆتە ئاستێکی زەلیل بوون و ئەوانە بەزەیی پێ هاتوونەتەوە و ڕێگە چارەی بۆ دۆزیونەتەوە و جۆرێکی جیاواز مامەڵی لەگەڵا کردوون. ئەنی جەوهەری لێبوردەیی کورد لە بواری قەزا تەنانە لە شارستانێتی ئیسلامیشە ڕنگدانەوەی گەورەی هەبووە و کورد زۆر دەوری هەبووە لە ئەم شارستانێتە هەر
قازی گەورە هەبوو کەمالەدینی شارەزوری وەکو ابن خەلەکان وەکو ابن سەلاحی شارەزوری وەکو عەبدوڵای ئەتروشی ئەمانە قازی گەورە بوون لە مێژووی شارستانیەتی ئیسلامی و ڕۆڵیان هەبووە لە مێژووی نوێ ئێمە مەبەسمان بوو کە شتێک لەسەر مێژووی دادوەری لە نوێ و هەستاین ئەو قازیانمان هەڵبژار ئەو دادوەر و پارێزەرانەمان هەڵدە کە بەڕاستی ڕچەشکێن بوون جیاواز بوون لە هەر دادوەرێکی تر بۆچی ڕچەشکێن بوون ئەمانە چ جیاوازییان هەبووە مەسەلەن یەکێک لەوانە ئەحمەد فایز ئەگەر بانکەی لە سەردەمی عوسمانیدا سەردەمی عوسمانی مەرحەلەیەکی پێڵە مەرحەلەی تەنزیمات ئەوەیە کە ڕیفۆرم لەناو دەوڵەتی عوسمانیا دەستی پێکرد یاساکان لە سەردەمی عوسمانیا یاسای نووسراویان نەبوو بەپێی ئەحکامی شەریعەی ئیسلامی و بە تەحدید بەپێی مەزهەبی ئەبوو حەنیفە حکمیانە کرد و هەنێ شت لە سەردەمی سەلجوقیەکانە نووسرا بووە لە سەردەمی تەنزیماتە ئیستر 1970 بەرەو سەرەوە جۆرێک لە ڕیفۆرم دەستی پێ کرد یاساکانیان نووسیەوە دەستور نووسرایەوە قانونی ئەڕازی دانرا قانونی ویلایەت دانرا لە ناو دەوڵەتی عوسمانیدا دژایەتی ئەم یاسایانە زۆرە کرا چونکە یانوو ئەمە پێچەوانەی یاسای باوباپیرانی ئێمە کە سەلجوقیەکانە و عوسمانیە کەمینەکانە و پێچەوانەی ئەحکامی شەرعی و فقی ئیسلامیە بۆیە بەشێکی زۆر ئەوانەی کە پیان وتن محافظکار و کۆنزەرڤاتیڤ و ئەوانە دژایەتیان نەکرد یەک لەوانە کە پشتگیری دانانی دەستورێکی مەدەنی بۆ دەوڵەتی عوسمانی کرد و کتێبی لەسەر نووسی ئەحمەد فایز بوو بۆ لەو دەستوری عوسمانیا مەفهومێکی گرنگی تایە جیاوازی یعنی ئەو مەفهومەی تێپەڕان مەفهومێکەیە چەمکێکەیە دەوڵەتی عوسمانی پێڵێن چەمکی ڕەعیەت ڕەعیەت چییە یعنی تۆ بە معنای هاوڵاتی نایە عەکسی هاوڵاتی بوونە ڕەعیەت ئەو کەسەیە کە بەردەوام کەسێکە گوێڕایەڵی دەسەڵاتەکە بەبێ ئەوەی ڕەچاوی مافەکانی بکرێ لەم دەستورە باسی هاوڵاتی بوون هاتە ئاراوە مەسەلەی یەکسانی هە عەدالەت هات ئەحمەد فایز هات تەفسیری بۆ مادە دەستوریەکانی دەوڵەتی عوسمانی کرد کە ئەم مادە دەستوریانە پێچەوانەی بنەماکانی شەریعەتی ئیسلامی نییە بۆیە ئەحمەد فایز کاریگەری گەورەی هەبوو لە چەسپاندن و دژایەتیکردنی ئەو ڕەوتەی کە دژایەتی دانان و ڕیفۆرمەکانی ناو دەوڵەتی عوسمانیە کرد بێگومان دەستورەکە لە ئەساسە کە دانرا ئەو سیستەمی ڕەعیەتەی تێپەڕان کە ئەو ڕەعیەتەی تێپەڕان بۆ کێ باشە بۆ نەتەوەکانی تر باشە وەکو ئێمە وەکو نەتەوەکانی تر کە کەمینن لە وڵاتە لە دەوڵەتی عوسمانیا بۆیە ئەمەیەکێکە لە مەسەلە ڕچەشکێنەکان کە ئەو زۆر پشگیری ئەم دەستورەی کرد کە ئەو دەستورە مەبادی عەدالەتی تیا بوو یەکسانی تیا بوو هاوڵاتی بوونی تیا بوو طبعا ئەحمەد فایز عالمیکی گەورە بووە لە قەراخ لێرە قازی بووە لە کۆیە قازی بووە لەم ناوچەی ئێمە قازی بووە دووهەم کەسیان بریتێ لە مەلام حەمەی تاڵشی مەلام حەمەی تاڵشی طبعا خۆشبەختانە هەستێکیان خەڵکی سلێمانیشن ئەمانە هەستێکیان لە سلێمانیە لە دایک بوون و لە سلێمانیە پێگەین و پاشتر بوون بە دەسەڵاتدار لە زۆر شوێنی دەوڵەتی عوسمانیدا مەلام حەمەی تاڵشی یەکێک بوو لە سەردەمی شێخ محەممەد بوو بە قازی ئەلبەتە کە دەوڵەتی عوسمانی لە عێراق نەما ئینگلیز هات ئینگلیز مەجموعەیە یاسای نوێی دانا لەوانە قانونی عقوباتی عێراقی قانونی تەسویە قانونی بڵێن ماف و ئەرکەکانی جوتیار قانونی ئەڕازی مەجموعەی یاسا هات مەلا کاکە حەمە بوو بە قازی لە سەنگاو پاشان بوو بە قازی لە قەراخ لە سەردەمی ئینگلیزە لە سەردەمی شێخ مستەفا ئەو یاسانەی کە دەرئەچوو پەیوەندی ڕاستەوخۆی بە هاوڵاتی کوردەوە هەبوو یەکێک لەوانە قانونی تەسویە بوو یەکێک لەوانە قانونی ماف ئەرکەکانی جوتیار بوو یەکێک لەوانە مافی یاسای چاکساسیەکان بوو بۆ لەبەرەوەی زۆرینەی خەڵکی کوردستان لەو کاتەدا مەشغوڵی زەویزار و کشت و کاڵی بوون مەلا کاکە حەمە هات ئەم یاسانەی هەمووی کرد بە کوردی یعنی یاسای تەسویە بۆ نمونە ساڵی 1933 دەرچووە کە مەلا کاکە حەمە ساڵی 1934 کردوێتی بە کوردی قانونی حقوق و واجباتی فەلاح کەم دوای مامۆستا ئیبراهیم محمەد تووشی کێشە بوو تایە تەقەی لێکرا کێشەی گەورەی بۆ دروست بوو تووشی ڕوبەڕووبوونەوە بووە لەگەڵ مەجموعەیە مەلاکی گەورەی ئەم وڵاتە ئەویشی کردووە بە کوردی قانونی عقوبات ئایا زۆر جار فەرمانبەرانی حکومەت هاوڵاتیان ترساندووە کە فڵان ئیشکەی فڵان کردار کە تووشی سزا ئەبیتەوە بەڵام مەلا کاکە حەمە هات قانونی عقوباتی بەغدادیان پێوت کردی بە
کوردی بۆی هاوڵاتی بزانێ چ ڕەفتارێکی تاوان تشکیل دەکات. کاتە ئەم کتێبە بەس بە تەنها بوو قسەکەش پێ بڕۆم تەنها باسی یاساکان ناکات بەڵکو ئەتوانێت بۆ نمونە بابەتەکان یاخود پەیوەندی نێوان کۆمەلگا و دەسەڵات و یاساکانیشی بکاتەوە. ینی جۆرێکی جیاوازە ئەمە، ینی جۆرێکە لە دروستکردنی هۆشیاری کۆمەڵایەتی هۆشیاری یاسایی بۆی هاوڵاتی ئاگای لە کێشە و مشکلەکانی خۆی بێ کاتێک کە ڕوبەڕووی یاسایە چکە بۆ خۆتان نەزانن سەردەمی ئینگلیز و پێش ئینگلیزیش مەسەلەی مەلاک و مەسەلەی ئاغا و ئەوانە حکمی عێراقیە کرد. ئینگلیز بۆ خۆیان لە کتێبی الشيخ والفلاح طبعا خۆتانزن حەنە بەتاتۆ مێژوو نووسە گەورەکەی عێراقا باسی ئەوە کە مناقەشەتێکی زۆر کراوە ئایا ئێمە پشتگیری فەلاحکەین یا پشتگیری خاوەن مەلاکەکانکەین. ئەوەی ئەوان گەیشتە نەتیجە ئەبێ پشتگیری مەلاکەین، ینی بەعام هاوڵاتی ئاسایی جوتیار لە وڵاتە بە تایبەتی کورد، ینی ئەو یاسایە کە دواتر دەرچوو لە ژێر فشارە کاریگەری لەسەر جوتیاری کورد هەبوو. بخۆ تەنەزان کێشەی جوتیارەکانی بیتوێن و پشدەر ینی تا دوای ڕاپەرنیش بەردەوام بوو کە بەوەی کە ئامادە نەبوون مافی جوتیارەکان بدەن، چکە یاساکە وا دەرچوو بوو هەر زەویەک لە ژێردەسی هەر کەسێکا بوو، لە حیازی هەر کەسێکا هەبوو ئەگەر بیسەلمینە لە ژێردەسیاتی ئەوە بە خاوەنی زەویەکە. بەڵام پێشتر خاوەن مەلاکەکە یا ئاغاکە و خاوەن زەویەکە ئەم ساڵ ئەیدا بە فەلاحێک سبەینی ئەیدا بە فەلاحێکی کە دوو بڵێن ساڵێکی دابەیەکی بۆی کەس خۆی بە خاوەنی زەویەکە نەزانێت، بۆی بەردەوام لە ژێر دەسەڵاتی ئەوان نابوون. ئەنجا بێجگە لەوەش مەلەکاکە حەمە بۆ یەکەم جات مەدرسەی نیزامی داناوە، یعنی ئەو هات بە تایبەتی لە ناوچەی گەرمیان و قەرەداخ و ئەوانە شێوازی فەقیهەتی گۆڕی، ینی خوێندنی ئاینی گۆڕی. لە ناو خوێندنی ئاینیا وانەی منطقی دانا، فەلسەفەی دانا، وەرزشی تیا ئەکرا، وانەی هونەری دائەنا، حتا فەقیەکانی فێر ئەکرد ڕۆژانە چۆن بیرەوەریەکانیان بنووسنەوە کە بیرەوەری بۆ مێژووی ئێمە زۆر گرنگە، چکە ئێمە مێژوویەکی نووسراومان نییە بەداخەوە. ینی ئەو شێوازی مەدرسەیە کە لە حجرەکانە دروستی کرد نزیک بوو لە مەدرسە نیزامی و ڕسمیەکانەوە. کەسی سێمیش کە بریتێ لە مامۆستا ئیبراهیم محمەد باش بەر لەوەی بچیتە لای مامۆستا ئیبراهیم محمەد پێم خۆش و پرسیارێکم لەوەی کە هەر ئەحمەد فائیز و مەلاکاکە حەمە کە هاتوونەتەوە لە سەردەمی عوسمانیەکانە لە سەردەمی ئینگلیزە لەوانەیە ئەمانە هاتبن لەگەڵ داگیرکاریەکانیانە کۆمەڵێ یاسا و قانونیان دانابێ بەسەر میلەتەکەمانە. میلەتەکەشمان لەوانەیە لەو کاتەیە ئەو ئاستە ڕۆشنبیریە باشەی نەبوو، چکە زۆرینەی جوتیار بوون و لە خەریکی کوشت و کاڵ بوون و بەرەمێنان ناکردەوە. ئەم کەسانە لەسەر ئاسیۆی کە کەسێکی داهاتوەر بوون، کەسێکی تێگەیشت بوون، هاتوون گەڕاون ئەم کێشانە چارەسەرکەن. تا چەند لەو ئان و ساتەیە لیان قبوڵەکرا، یعنی بۆ نمونە چۆن لیان قبوڵەکرا، ینی ئەیانێشت ئەمان بێن دەستکاریە میاسایانەکەن، چۆن ئەیانێشت خەڵک هۆشیارکەنەوە، چکە ئەوان مەبەستیان بکایرە داگیرەکەن خەڵک هۆشیار نەبێ بۆی کە بەرامبەرەوەی کە بزانێ مافی چی و حەقی چییە، چۆن ڕێگەیان پێدا. ئەلبەتە ئەحمەد فائیز جیاواز بوو. ئەحمەد فائیز دەسەڵاتدار بوو بەڕاستی لە دەوڵەتی عوسمانیە. ئەنی ئەحمەد فائیز ماوەیە والی مووسڵ بووە، ماوەیە والی منتەفیق بووە، ماوەیە والی کەربەلا بووە، ماوەیە قازی قەرەداغ بووە، لەبەرەوەی عالمێکی گەورە بووە. دەوڵەتی عوسمانی پشتگیری کردووە و ئەو ڕەوتە ڕیفۆرم خوازش کە لە ناو دەوڵەتی عوسمانیا بوو پشتگیری ئەحمەد فائیزیانەکە، چونکە ئەحمەد فائیز لەگەڵ ڕەوتە ڕیفۆرم خوازەکە بوو. بەڵام مەلاکاکە حەمە تووشی کێشەی گەورە بووەتەوە، بەردەوام بان کراوە، بەردەوام لەم لادێ دەرکە حتا گیران مەلاکاکە حەمە گیرا و ماوەیەکی زۆر لە سجنا بوو و نەفی کرا، حتا ماوەیە بۆی نەبوو لە لادیەکی دیاریکراوە بمێنێتەوە. مەلاکاکە حەمەیە خستە ناو جافەوە، جافیش ئەو کاتە هین بووە، یعنی کۆچەری بووە. ئەڵێ مەلاکاکە حەمە لەگەڵ جافەکانە گەرمیان و کوێستانی ئەکر و فێری خوێنەواری ئەکردن. مەسەن جافەکان لە هاوینانە ئەچوونە ناوچەی پێنجۆن و ئەوانە کە فێنەکتر بوو. مەلەکاکە حەمە لەگەڵ یانە ئەچوو بەو گەڕیوەکو کەسێکی گەڕیدە لە ناویانە فێری خوێنەواری ئەکردن و نووسینی ئەکردن و ئەوانە پاشان کە ئەش گەڕانەوە لە زستانە بۆ ناوچە گەرمەکان و خەرەداخ و ئەوانە مەلەکاکە حەمە داماوە لە بڕۆی بۆی نەبوو لە هیچ دیەکا بمێنێتەوە، مەدرسەیە دانێ، مەکتەبێ دانێ، بەردەوام لەگەڵ ئەو گەڕیدەیی و ئەو کۆچبەری جافەکانە ئەڕۆژ و فێری خوێنەواریان ئەکرد. بۆیە مەلەکاکە حەمە دووسێ جار تووشی ڕاوەدوونان کەوتووە، دەرکردن وە گیراوە و ناچار کراوە کە لە هیچ شوێنەکانیشتە جێ نەبێت.
زۆر باش. خۆشی بەرنامەی هەبووە مەلەکاکە حەموو مەسەن دایناوە لە ساڵێکە چەند کەس فێری خوێنەواری بکات. یعنی ئاوا بەرنامەیەکی وای هەبووە بێجگەلەوەی کە مەدرسەی هەبووە کە فەقێ و ئەوان و مەلا و ئەوانەی پێگەیاندووە ئەڵێ بەرنامەیەکە بووە لە هەموو لادیەکە خەڵکی بان کردووە ئەم ساڵ بۆ نمونە وتوێتی ئەبێ 100 کەس لەم لادیا بۆ نمونە فێری خوێنەواری بێ بە پلان ینی ئیشی کردو زۆر جیاواز بوو بەڕاستی کە ئەی خوێنیتەوە عەقڵێکی گەورەیە نەک تەنها لە بواری یاساییە لە بواری پەروەردەیی شایانی ئەگە دیراسەی بکەیت لەگەڵ هەنێ نووسەر و منەزیر و تیۆریسینی فەڕەنسیا مەلا کاکە حەمە لە شێوازی منهجی وتنەوە خۆی باسیەکە عنی منهجێکی داناوە پێ ئەڵێ منهجی دەرزوتنەوەم جیاواز بووە لە منهجی دەرزوتنەوەی خەڵکێکی تر ینی خۆی ئەتوانی بڵێ منەزیرێک بووە تیۆریزمێک سس بووە لە ئەو بوارەی خۆیان کە ئیشی تیا کردووە. زۆر باشە جاوی قسە لەسەر یەکێکتر لە ڕاچەشکێنەکان پێن ئەویش مامۆستا ئیبراهیم محمەدە ئەو چۆن توانیوێتی جێدەستی دیار بێ لە بواری یاسا. مامۆستا ئیبراهیم محمەد جیاواز بووە البەتە. یعنی تۆ ئەگەر لە مێژووی دادوەری و دەسڵاتە بخوێنیتەوە ژمارەی ئەو محامیانەی کە لە بواری ئەدەبی بواری فکری بواری زمان بواری مێژوویە هەبێت لە چەند بوارێکە قسە بکە کەم بووە. ئەنی تاریخی عێراق عەباس عەزاویمان هەیە. عەباس عەزاوی بێگومان مێژوونووسێکی گەورەیە لەسەر شارەزوو کتێبی هەیە لەسەر مەولانە خالیدی کورد هەیەتی لەسەر العێراق بین الاحتلالین هەیەتی ینی مێژوونووسێکی گەورەیەک لەوانەیە کە ئێمە هەمانە لە زۆر بوارە ئیشی کردو و لە هەموویان سەرکەوتوو بووە ئیبراهیم محمەدە ینی ئیبراهیم محمەد ئەدیبێکی باش بووە شاعیرێکی باش بووە و مفەکیرێکی باشی بووە لە بواری فکریە مطەلیبەوە ئەنجا یاساناسی و محامێکی سەرکەوتوش بووە. هەر بۆ معلوماتی خۆتان ئێمە بە حکمی پیشەکەی خۆمانە ئەو محامیانەی کە لە بواری ئەدەبی و فەلسەفە و فیکرە شارەزایی باشیان هەیە لە بواری قەزای شەش سەرکەوتوون بۆ چونکە تۆ لەوائح تەقدیم ئەەکەی قسە ئەەکەی لە محکەمە کاتی کە قسە ئەەکەی و بەرگری ئەەکەی ئەگە زمانێکی فکری و ئەدەبی بەهێز هەبێ لە داڕشتنی وشە و دەستەواژەکانشە کاریگەری لەسەر قازیەکە هەیە کارزەگەری لەسەر دەستەی محکەمە هەیە. ئیبراهیم محمەد وابووە حتا مستەفا ساڵح کەریم باسیەکە لە بیرەوەریەکانی ئەڵێ کە ئەو ڕۆژەی ئیبراهیم محمەد مرافعی هەبوو بێت تەلەبەکانی کولی قانون هەمویان هاتوون بۆ محکەمە بەس گوێ لە مرافعەکانی ئیبراهیم محمەد بگرن یعنی ئەوە جوان ینی دفاعاتی خۆی و لەوائح و بەرگری نامەکانی خۆی تەقدیم کردووە. ئەلبەتە بە حکمەوە ئیبراهیم محمەد خاوەنی بیر و باوەڕێکی جیاواز بوو هەر بە مناڵی ینی هەر بە گەنجێتی و لە بواری کولی ئەوانە ڕۆڵی کاریگەری هەبووە لە بەرگریکردن هەم لە خەڵکی مەزلوم و ڕۆڵی کاریگەریشی هەبووە لە وشیارکردنەوەی فەلاحی کورد چونکە ئەو سەردەمە سەردەمی سەویزار بووە زەوی کشت و کاڵی بووە بە مافەکانی خۆی. یعنی ئیبراهیم محمەد شێوازی بیرکردنەوەی لە دیفاعکردن لە مەزلومە تەنانەت خودی نەتەوەکەیشی تێپەڕاندووە. ئەلێکێک لەو شتانە ئەگەر نمونێ بهێنینەوە ئەڵێ کابرا گیراوە ئەو مامۆستا ئیبراهیم محمەد گیرا لەسەر کتێبێکی نووسی هەر لە تەلەبەی کولەی قانون بووە بە ناوی العرب وەلەکرات. طبعا مامۆستا ئیبراهیم محمەد گیرا ساڵی 1938 بوو هێنایان بۆ محکەمە. ئەڵێ پێش من لە محکەمە کابرایەک گیرا بوو هاتوو لە تورکیاوە هاتووە ناو خاکی عێراقەوە بە بێ مۆڵەت محکەمەیانەکە ئەڵێ قازیەکە لێ پرسی تۆ بۆچی هاتووی بۆ عێراق تۆ لە دەوڵەتی تورکیاوە وتی کاکە من لە دارولکوفرەوە هاتووم بۆ دارولئیسلام یعنی دەوڵەتی تورکیا سەردەمی ئەتاتۆرک و بە دارولکوفریە زانی چونکە ئەیوو ئەتاتۆرک هاتووە قوانینی ئەوروپی ئەوانە تەطبیقەکە عێراق هێشتا بە قوانینی ئیسلامی حکومێکرد مەزدەبی حەنیفە پێی ئەوە دارولئیسلام طبعا ئەم مەفهومە یعنی مەفهومێکە ئەلبەتە ماوەردی باسیەکە لە ئەحکام سوڵتانیە کە باسی دارولئیسلام و دارولکوفر و دارولحەرب و دارولسلم و ئەوانە ئەکرێ شتێکی تەفسیلاتە لە فیقی ئیسلامیە لە بوانی دەسەڵاتداریە. ئەڵێ قاسیەکە بەزەی پێ هاتەوە وتی ئەی جوازم نییە من پاسەپۆرت چۆن لە دەوڵەتێکی کافر وەرەگرم ماین تۆ سەیری ئەم فیکرەتون ڕەویەکە ینی تایە بووە. ئەڵێ حکمیاندا بە 3 دینار غەرامە بە 29 ڕۆژ حەبس کابرا دینارێکی پێ نەبوو ئەگەر پارەکەی غەرامەکەی نەدایە ڕێک نردەوە بۆ تورکیا و محکەمە ئەکرا و لەوەچە چارەنووسی خراپ چاوەڕوانی بکردایە. ئەڵێ ئیبراهیم محمەد ئەڵێ من گورج طبعا ئەم وشە بەکارێنێ وشەیەک و دێڵە گورج دەستم کرد بە گیرفانمە دینارێکم دایە
ئەڵێ محامەکەیشم ئەوش دینارێکی دایەڵە قازیەکەش دەستی کرد بە گیرفانی دینارێکی دایە کابرا نەجاتی بوو ئەین تۆ سیرکە ئەنی برایم حوسە ڕایەوەی کە پێچێ لە ڕووی فکری و زۆر جیاواز بێ لەم کابرا بەڵام هەستی کرد ئەمە مەزلومە دیفاعی لێ کردووە چونکە ئەیود مەزلوم لە هەر کوێ بێ بە بەرگری لێ بکەیت سەر بە هەر نەتەوە و ئاین و بیر و باوەڕەکە بێ ئەمە زۆر گرنگە ئەم ینی بەرگریکردن لە مەزلومیت مەسەلەیەکی تری ئەوانە ئیبراهیم محمەد بەرگریکردن بوو لە فەلاح و جوتیاری داماوی کورد کە زۆر مافەکانی پێشێل ئەکرا گەرایشخان باسیەکە لە بیرەوەریەکانی ئەڵێ ئێمە کە ڕۆژ ئەبووە ماڵ من کاروانسەرا بوو فەلاحی بتوێن و پشدەر و چەمچەماڵ و شارە زۆر ئەهاتن بۆ ماڵی ئێمە چکە مامۆستا ئیبراهیم محمەد لەگەڵ عومەر دەبا با زۆر بێ ئەو دەعوانەی کە ئەیان بینی بە بەلاش بوو یان پاریان لە فەلاحەکان نەئەسن ئەیزانیان مەزلومیەتێکی زۆر ڕوویکرێتە کۆمەلگای کوردی و کۆمەلگای کوردی زۆربەی ئەو کاتە سەرقاڵی کشت و کاڵ بوو جا بەهۆی ئەوە مامۆستا ئیبراهیم تووشی کێشە بووە بەڵام مامۆستا ئیبراهیم محمەد سەر ڕای ئەوەش دژایەتی مەلاکی نەئەکرد پێی وا بوو مەلاکیش بەشێکە لە کۆمەلگای ئێمە هاوڵاتی ئێمەیە نەسیجی ئیجتیماعی ئێمەیە بۆیە زۆر جار کە ئەچوو بۆ دەعواکانی بۆ نمونە دەعوای ئاغاکانی پشدەر و بتوین پێش ئەوەی بچێتە ناو محکەمەوە مامۆستا مەسعود محەممەد محامی هین بوو محامی ئاغا و بەگەکانی ئەوە بوو مەلاکەکان لەگەڵ مەسعود محەممەددا ئەنەژی کاکە بە حەلیکەن یانی ئەمە قانونە یانی بەپێ یاسا حەقەکانیان بنێ بە هینمایان دەنێ ینی بە زۆر داگیری مەکەن لیان بۆیە حتا من بۆ خۆم لا لەسەرحەی شارە زۆر لە زەحەی جا بۆی گەڕامەوە ڕۆژە پرسیارم لێ کرد وتم پەیوەندی و شتان لەگەڵ مامۆستا ئیبراهیم محمەد چۆن بوو وتی مامۆستا ئیبراهیم محمەد سەرتاوە زۆر دژی ئێمە بوو وتی دوایی کە فەلاحەکان داوایان لەسەر ئێمە قەید کرد بوو گوایە ئێمە مافیمان خوارد و ئەوانە کە چوین بۆ لای وتی بادانیشین چوین بۆ لای وتمان کاکە ئێمە ڕازین تۆ فەرموو خۆت بە پێی یاساکە مافیام دەنی ئێمە ڕازین وتی ئەنجا مامۆستا ئیبراهیم محمەد تەسەووری لەسەر ئێمە گۆڕا کە زانی ئێمە مافی جوتیارەکانی خۆمان ناخۆین تەسەوور و پەیوەندێکی تایبەتی لەگەڵا دروست کردین بۆیە مامۆستا ئیبراهیم محمەد سەرەڕای ئەوە دیفاعی لە فەلاحەکانە کرد نەی ئەویست نەسیجی ئیجتیماعی تەونی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردیش تێکچی ئەوە نەبیە یعنی دژایەتی ئاغا و بەگ و ئەوانە بکات بەڵام بەداخەوە جاری وا بوو مامۆستا ئیبراهیم محمەد ژیانی خۆشی لەسەر دانا بۆ نمونە مافی ژنێک لە سلێمانیا خوراوە لەلایەن ئاغایەکی ئێرەوە کە بڵێن براژنی خۆشی بووە سێوەکانی داگیر کراوە ڕێگری لێکراوە مامۆستا ئیبراهیم محمەد بوو بە محامی کە بوو بە محامی ئەو دەسڵاتدارە گەورە جوابی بۆ نارێک دوو جاوتی وازی لێ بێنە واز لە ئەو ژنە بێرە ئێمە مشکلی عایلی خۆمانە چەندێ پارەیە دەینێ مامۆستا ئیبراهیم محمەد وتی کاکە ئێمە مەسەلە پارە نییە وەرن حمافەکەی خۆی بنێ نەداوای ئەتعاب لە ئێوە ئەەکەین نەداوای ئەتعابش لەوەکەین ئێمە پارەمان ناوێ ئەوە بوو مامۆستا ئیبراهیم وتیان وڵات ئێمە نایێنێت و عەلاقە نەبێ بە مەسەلە وتی ئێمەش وازی لێ نایێنی بۆ خۆتان نەزانن دواترەوە بوو تەقە لە ئیمرانی محمەد کرا و قاچی شکێنرا بوو بە قەزەیەکی گەورە لە هەموو عێراقا باشە کاک حەبیب لەگەڵەوەی مامۆستا ئیبراهیم محمەد لەگەڵ ئەوەی کە زۆر جار بە دوای لە ڕووی یاساییەکەی و باسیەکەم زۆر ئەگەڕا کە بتوانێ مافی کورد بەدەست بێنێت یعنی بە هەر شێوازە لە شێوازەکانە بووە لە زۆربەی نووسینەکانیشە ئەمانە بەدیەکرێ لە هۆراوەکانیان بەدیەکرێ لەگەڵ ئەوەی کە کورد چەنە یعنی خراپەی بەرامبەر کراوە چەنە مافی خوراوە بەڵام کوردی قەت بە بچووکی پیشانەوە هەمیشە کوردی لە ترۆپکا پیشانەوە هەمیشە کوردی بە پاڵەوانێتەکە پیشانەوە هەمیشە کوردیشی جیا کردوتەوە ڕاستە لەوانەیە مەناوچەکەمان بچووک بوو بێ ڕاستە لەوانەیە ئێمە لەژێر حوکمڕانێکی گەورەتری بووین بەڵام جیای کردوتەوە ینی لە گۆنراوەکانی ئەڵێ من نە ئێرانیم نە عەرەبم نە تورکێکی شاخستانیم هەر کوردم و کوردیشم یعنی ئەمەنە بڕوای هەبووە کە کورد خۆی ئەتوانێت یعنی لە زۆربەی چاوپێکەوتنەکانیشە باس لەوە ئەکا کە باسی داهاتووەکە کە کورد چۆن ئەبێ خۆڕاگر بێ کە کورد خۆ چۆن ئەبێ خۆی لەم چوارچێوەیە بپارێزەکە لە هەر چوار لاوە هجومی بۆ بکەن لە ڕووی یاساییەوە تا چەند هەوڵیە ئەو یاسایانەی پەیوەندی بە میلەتی کوردەوە هەیە شیکردنەوەی بۆ بکە و کاری لەسەر بکات کە میلەتەکەمان لێ تێبکات تۆ خۆتەڵی زۆر پشتگیری جوتیاریە کرد کە لەوانێت جوتیارەکە ئاستێکی باشی ڕۆشنبیری نەبوو بێ لەو کاتەیە بەڵام ئەم هاتۆ ڕوونکردنەوەی کرد و یاخو خۆی لە پشتیەوە بووە داوای مافەکەی بۆ کردووە چۆن یاساکانی شیعە کردەوە یان چۆن کاری لەسەر کرد وڵایەکێک دە شتە گرنگانە کە هەیە بۆ ئەو مەسەلەیە مەسەلەی دەستوری عێراق کە مەسەلەی دەستوری عێراق لە سەردەمی جمهوریە دەرچوو مامۆستا ئیبراهیم محمەد دوو بابەتی گرنگی لەسەر نووسی الأمة الكردية والمادة الثانية من الدستور
الأمة الكردية والمادة الثالثة من الدستور. طبعا وشيء أمي كردي براستي لو كاتك إبراهيم محمود بكاري هي ناوى يعني ريسكي جوربوا لكاتك ككمترين ما باسي ما في كل دستور كان نأكره بلام أو هات نقدي دستوري عراقي كركية كم دستور بو وتي كرد بشكا لسدمي عبد الكريم قاسمة وتي كرد بشكا للعراق وبشكا لبيكات السريكة كان العراق ما مصي إبراهيم أحمد هاد وتي دستور تناقضي تيايا دجيكي تيايا شكا أم دستورة عليه كرد بشكي سريكي بيكاتي عراق بيك يعني لقل عربة بلام هل دستورة عليت عراق بشكي سركي وما عربية وتي إيما يكرد بشكنين لأمي عربي إيما يكرد بشكين لأمي كردي أبي لدستورة بقرد أنبابته بكريت بويك عربي عراق بشكل لأمي عربي تعم بخود زاني لصالي 2005 همان كشرو دا ولا دستوري نوع عراق دستوري 2005 كمام جلال أوان ليشركي زور قوريان كد براستي لبقى حمان بابتي ماموسا إبراهيم محمود مام جلال تكميلي كر كنيهشت أو التثبيت بكريتيا كعراق بشكل أمي عربي بلكو أو التثبيت كرا كعراق عضوكي دامزين نري جامعي عربية باسي أو نكرا كعراق بشكل أمي عربي هل لسر أما البته ماموسا إبراهيم محمود رابط داد قابو تنزانن وداوكاري قشتي وتي أمبياوا توي تفرقوا آجاو ليكترازاني الشعب العراقي دروس أكا يعني أتشيني لنا والشعب العراقي والكو بيويس أقصى عقوبة بدري ماموسا إبراهيم أحمد لو محكمة طبعا جيرا بكفالة آزاد كرا دعاي درابة محكمة عسكري لوزارة الدفاع محكمة كرا خوش برتانة دعاي تواني للرؤية ساي وبيسلميني كأوي أو باسيكا نبي شواني أحكام الشرعية نبي شواني دستورة بلكو مسألة كي دستوري ما في كي سرشتي همو نتوى وقريكا بوي ماموسا إبراهيم محمود لويشا سركوتوبو و إفراج بود و أترجاري كي تر لجريدة خباتة همان بابت كباسي نقدي دستوري عراقي بو بڵاو کرایە دەست خۆش بە مامۆستا سوپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت ماندوو نەبی بگومان ئەو کتێبەش گرنگی خۆی هەیە بۆی کە ئێمە بزانین پێشتر یاسای دادوەری لە هەرێمی کوردستانە و لای کورد چۆن بۆ ئێستا چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە دەست و چاوە خۆش سپاس بۆم کتێبەشی خێنە ناو کتێبخانەی کورساتەوە کە بتوانین زۆر زۆر سپاس